پیرۆزباییمان لە پەرستاران کرد و سپاسمان کردن کە پەرستاران و بە هەموو هاوکارەکانی کەیان لە پزیشکان و کارمەندان و هەموو ڕێکخراوەکانی ناو ناوەندی تەندروستی خزمەتێکی باشیان کردووە لە شەڕی داعش لە قەیرانی بێموچەیی لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و پێمان وابوو کە حکومەتیش لە ڕووی خۆپاراستن و بەرەنگاربوونەوەی کۆرۆنا پیرۆزباییمان پەرستاران ڕۆژی جیهانیانەوە بە بێگومان سیاسەتی تازەی یەکێتی و ڕێگای تازەی یەکێتیمان بۆ باسکردن و ئێمە وەکو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و بۆردی ڕێکخراوە پیشەیەکان بە بێگومان بەشێک ئەبین لە داخۆکیکردنی بنچینەی خەباتی ڕەوایی ڕێکخراوە پیشەیەکان لە کوردستاندا و هەرگیز لەگەڵ ئەم ڕێکخراوانەیەدا ناڕێین. ئێمە وەکو سندیکای کارمەندانی تەندروستی سلێمانی سەردانی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانمان کرد لەلایەن کاک دوتۆ میران ئەندامی مەکتەبی سیاسی و لێپسراوی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و لایەن کاک فەهمی لێپسراوی بۆردی ڕێکخراوە پیشەیەکان پێشوازیمان لێکرا لەگەڵ کۆمەڵێک پەرستار و کارمەندی تەندروستی سنووری لەقی سلێمانی لەگەڵمان کۆبوونەوە و ئەوان پیرۆزبایی ڕۆژگیانی پەرستارانیان لێکردین و ماندوو نەبوون و دەستخۆشیان لێکردین لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە شەڕی داعش لە سەرجەم